سپاس بۆ ئەو مامۆستایانی کە لێرە کۆبوونەتەوە بۆ خۆپیشاندان هەرچۆنە بێ هەر باشترە بەڵام بە شێوەیەک خەریکە و ڕۆتینێکی لێ دێت چونکە بەڕاستی خۆپیشاندان و گردبوونەوە و ناڕزای دەربڕین بۆ وڵاتێکە کە دەسەڵاتدارەکانی شعوریان هەبێ تۆ لێرە نەک تەنها خۆپیشاندانمانیش بگری لە برچا بمری هیچ بەرپرسێک هیچ دەسەڵاتدارێک لایەک لێ ناکاتەوە بڵێ ئەمانە مافی خۆیانە یان بزان چیان ئەوێت من بەشداری خۆپیشاندانەکانەکەم بەڵام بە جۆرێک ڕەشبینێکیشی هەیە بەرامبەر بە گردبوونەوەکان بەرامبەر بە دەسەڵاتدار لێرە هیچ شتێک نایانجوڵێنێ ئەمانە تەنها ئەوەی کە ڕێگەی لە خۆیان نەگریت ئیتر هەرچیەکەی هەربیکە بەداخەوە ئەوەشمان بیستووە لێیان ئەڵێ بەس ڕێگە لە ژیانی خەڵکی مەگرە جادەکان مەبڕە نازانم چی قوتی خەڵکی مەبڕە ئیتر هەرچیەکەی بۆ خۆ بیکە بۆیە ئەبێ میکانیزمەکان بگۆڕێن شێوازی ناڕزایەکان دەربڕێن ئێمە وەکو مامۆستایانی گەرمیان ئەمڕۆژ بەردەوامین لە سەر بایکۆتکردن لە سەر مافەکانی خۆمان بەردەوامین و سۆری نەسەر داواکردنی مافەکانی خۆمان مافەکانی مامۆستایانی ژێرە وازەحە لە چەند خاڵێکە خۆی بینێتەوە یەک لەوانە دەبێت حەسانە بۆ مامۆستا بنرێتە پارێزبەندیەکی هەبێ مامۆستا دوو مافی مامۆستایان بدرێت شایستە داراییەکانیان واتە 30 ڕۆژدارێک موچەکانی لە کاتی خۆیاندا پیان بدرێت و لە هەمان کاتیشدا مامۆستا داینەمۆی گۆڕانکاریەکانە لە هەر کۆمەڵگایەک بەداخەوە لێرە ئێستا مامۆستا پەراوێزکراوەوە سێکتەری پەروەردە پەراوێزکراوە سێکتەری تەندروستی پەراوێزکراوە و ئێمە وەکو مامۆستایان کە دینە سەر شەقام تەنها داواکاریەکان بریتی نیە لە داواکاریەکانی خودی مامۆستایان خۆیان بەڵکو مامۆستایان وەکو چینێکی ڕۆشنفکر با بڵێن نمایندەی هەموو چین و توێژەکانی کۆمەلگاکە ئێمە وەکو مامۆستایان بەردەوام بین لە مافەکانی خۆمان تاوەکو حکوومەت بێتە سەر خەت و وەڵامێکی جدی مامۆستایان بداتەوە